هێزی تورکیا بە هێزێکی داگیرکەر ئەوێ داگیریان بکە بەداخەوە ئەوانەی کە شەهید دەبن و لە ناوەچەن تەنها ڕۆڵەی هەژار و ڕۆڵەی مناڵی کوردی فەقیر و داماوە ئەوەی کە لەو چەند ڕۆژەی ڕابردووە بینیمان بەڕاستی مناڵی 5 ساڵ یان پێشبانگ 5 ساڵەوانە تیاچوون ئەمە هیچ تاوانێکی نییە بەڕاستی هەروەکو خوای گەورە خۆیە فەرمێ ئەگەر مردنی ڕوخانی کوڵفی کەعبەی پیرۆز باشترە لەوەی کە ئینسانی بە ناحەق بکوشرێ ئەم بەداخۆ کە ئەبینین هە لە مناڵ هە لە گەنج هە لە پیر ئاوارەی سەر شەقامەکان بوون بەڕاستی دیمەنێ نیشانەدا دیمەنی دڵتەزێنە بەڕاستی دیمەنێکە لە ناخی دڵۆ هەر هەمومان پێی گوناحبارین من بەڕاستی کاتێک کە سەری تەلەڤیزیۆنەکەم خۆم بۆ ناگیرێ دڵم پڕە بێ لە گریان ئەمەش کە ئەگەڕێتەوە بۆ ئەو هێزەی کە بەڕاستی داگیرکەرن هەر لە سەردەمی بەعەس لە سەردەمی هیچ کەسێکی ترێشە ئەم کوشتنە بەم جۆرە نەبووە ئەو هەڵمەتە پرۆستۆکەین و ڕسوایەکەین و داواکارین لە کۆمەلگای نێودەوڵەتی بە زووی بێنە خەسەر خەت و بە زوویی ئاور لە کوردانی ڕۆژاوا بدەنەوە کارێ بکەن کە ئەم داگیرکاریە بۆ سێنرێەوە لۆبیەکی ناوخۆیی و دەرەکی گەورەتر دروست کرێتەوە لە ئاست چاوەڕوانی ئێمەی کووردا بێت چی دیکە ماڵی کورد بەرەو وێرانبوون نەچێەوە تووشی ئاوارەی و دەربەدەری نەبینەوە وەکو خۆم وەکو گەنجێک وەکو دانیشتوویەکی قزای شارە زۆر بە توندی دانەیەکەم و پێم وایە هەر چالاکی وەکو گربوونەوەیەکی مەدەنیانش بۆ پرۆتستۆکردنی ئەم ئیشە یاخودە ئەم داگیرکاری تورکیا هەدەفی خۆیە پێکیەوە فیشەکێکە تەتانە دەرێ بە سەرسنگی سەربازێکی تورکیەوە بەقەتەوە دەوری هەیە و هیوادارم هەتاوەکو کۆتایی ئەم لۆبیکردنە بەردەوام بێەوە فراوانتر بکرێ بۆی کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر لە ئاسەم تاوانە بێنەدەن. ڕاستیەکەی تورکیا وازەحە چەند ساڵە خەریک شەوسانەوەی نەتەوەی کوردەوە لە هەرکوێ نەتەوەی کورد بە ئامانج و بە پلەی خۆی گەشتبێ ئەم سەرکوتی کردووە داگیری کردووە ئێستاشا حکومڕانی کە لە ڕۆژاوای کوردستان بەڕێوە برێ جۆرێک کە لە حکومڕانی نوێەوە زۆر سەرکەوتوو بۆ لە ماوەی ڕابردووە بە تەواوی دۆست و دوژمنشایەتیە و هەوڵە دەن بەڵام تورکیا هەمیشە چۆن لە هەموو پارچەکانی دیکەی کوردستان هەوڵی ڕێگریکردنی دروستکردنی کیانی کوردیاوە بە هەمان شێوە لە ڕۆژاواش ترسیلیان دیشتووە و تەسەورە کات کە ئەو کیانە لە ڕابردووە گەورەتر بێەوە فراوانتر بێەوە بێتە نمونەیەکی جوانی خۆ بەڕێوەبردن. ئیدانەیە و هێرشانی تورکیا دەکەین کە دێخات سەر براوشکانمان لە ڕۆژاوای کوردستان بەڕاستی ئەو شەڕێکی زۆر نابەرامبەر و ئەو شەڕێک زۆر نابەرامبەر و بێبەزەیانەیە بەرامبەر بە کوردانی ڕۆژاوا و داواکارین لە ئەمریکا وەرنتەوە یەکگرتوەکان بتوانن ئەو شەڕە ڕاگرن ئەگەر نەشتوان ڕایگرن هیچ نەبێت ناوچەی جەفرین بۆ کوردانی ڕۆژاوا پێک بێن دەبێت حکوومەتی هەرێم لە ناوخۆدا بەڕاستی دەبێت یەکگرتوو بێ بۆ ئەوەی هاوکاری کوردانی ڕۆژاواکەن بتوانین بە هەموو جۆرێک لە فیشەکە لە خۆراک لە هاوکاری مرۆی بە هەموو شێوەیەک هاوکاری ڕۆژاوای کوردستانکەین لەسەر جەم حیزبەکان بەڕاستی نابێت حیزبەکان تەنها بەیاننامەیان هەبێت تەنها قسەیان بێت دەبێت بەکردار هەوڵی دەبێت بەکردار یارمەتی ڕۆژاوا بدەن دەیەوێت هەموو کوردی ڕۆژاوا بسڕێتەوە دەیەوێت هەموو کوردی ڕۆژاوا بسڕێتەوە و هیچ ناونیشانێکان نێڵێت و ئەو دیمۆگرافیا و ناوچەیە بگۆڕێت بێگومان مەترسی هەیە چونکە هەر ئەمڕۆ لە ڕۆژاوای سبەی یەتە باشور وەک دەزانین هێزێکی زۆریشی لە باشووری کوردستان جێگیر کردووە ئەگەر ڕۆژگار بۆی بڕەخسێت ئەوەیە مەشیچمان لە ڕۆژاوا کەمتر نابێت. لە ژیانی ئەمڕۆ یەکجاری مەستم وەختە خاش ببێ پێنووسی دەستم لە ژیانی خۆم و هاوزوبان پەستم لە جێ ترازە بیر و هەم هەستم هاتەوە و بیرم کەوتەوە تەمەنم ڕۆشت و کەوتمە مەوتەوە ئاخر کە بیستم لاو دوور کەوتەوە خاکەکەی جێهێشت بە حەسرەتەوە یەکسەر ناڵاندم بە ناڵەی بەرز هاوارێکم کرد بۆ خوای پایە بەرز بە دڵی غەمگین دەست و پێی لەرز کورد ئازاد بکە و سەریکە بەرز ئەی خوا بینەری ئەم گشت مەزڵومە دنیا بۆ ئێمە هەر دەردوشومە بە حەسرەت یادی جاران و زوومە نەک ئەوەی ڕۆژگار وا پێی کردومە خوا خۆ عالمی بەم زوڵمانەوە تۆپی بێگانە وە سەرمانەوە ژیانمان نزیکە لە نەمانەوە بە گەنج و پیر و هەملاوانەوە بۆ تۆ ئاسانە لە یەک لەحزەدا چۆکی نەیاران بیت بەم ئەرزەدا تورک لە ناوبەریت ئالەم لەحزەدا ئیسلامیش سەرخەیت ئالەم چەرخەدا